سڵاوی کامەران حاجۆمەر و تیمی باسی ڕۆژتان لێبێت. ئەم جارە باسی پرسێکی گرنگی کۆمەڵەی کوردستان دەکەین، ئەویش پرسی زێدەبوونی ڕێژەی تەلاقە لە نێو هەرێمی کوردستان. وەزارەتی داد دەڵێت بە بەراورد لەگەڵ ساڵانی ڕابردوو ڕێژەی تەلاق لە نێو هەرێمی کوردستان زیادی کردووە. ئەنجومەنی باڵای فتوای هەرێمی کوردستان کۆمەڵێک هۆکار دەخاتە ڕوو، لەوانە یاسای فرەژنی دەڵێ یەکێک لە هۆکارەکانی زێدەبوونی ڕێژەی تەلاقە، ژنی یەکەم دەبێتە قوربانی ژنی دووەم، پیاو ناچار دەبێت ژنی یەکەم تەلاق بدات. تۆڕە کۆمەڵایەتیەکان هۆکارێکی ترە، مەسلەی ئابووری دۆخی ئابووری هۆکارێکی ترە. بابزانین پیاوانی ئاینی لە ئەنجومەنی باڵای فتووە، مامۆستایانی ئاینی، لژنەی ئاشتەوایی، هاوڵاتیان سەبارەت بە زێدەبوونی ڕێژەی تەلاق چی دەرێن؟ ئەرێ بەڕاست کۆمەڵگە بەرەو کرانەوە دەچێت ڕێژەی تەلاق زۆر بووە یاخود بەرەو دابڕان و لێکترازان؟ پێم بڵێ سەبارەت بە ڕێژەی تەلاق دەڵێن تەلاق زۆر بووە، بەزانی لۆ زۆر بووە، ئەوانە ئەوەندە حەزحەزۆکانێکن وە نێوشی قەدیم ئێکگیان نەدیت بیولۆت بێن هەتا دەینێ کەت هینیان ئێکەری وەڵا فرانیش عەزلێ کرد شەری فرانی عەزلێ کرد معناوێ لە بەدری ڕەشەبی یان هەن بە حرامی تام لێ کۆرە گرنگ کە هینا هیچ ئیسپادە لێ ناکە هیچ چیلۆ ناچی هەموو لەسەر ئەوێ بگەڕێنەوە سەردەمی قەدیم. ئارێ وەڵا ئەگەر بگەڕێنەوە سەردەمی قەدیم تەراقدان هەر پێیان نابی پێیانابی نەبوو ناوەڵڵاهی هەتا من وەبیر بوو یعنی هەتاوەکوونێ 20 ساڵی ژنی منابوو یەک ژن تەراقدرا ئەوش لەوی گەورەتر بوو ژنەکە تقریبان وشی خورتیانەوەهینە ئەوە بوو. باشە ئەوەی کسی زوو بەمێر بدرێ ناوەڵڵا ئەوش نابی لە هەژدەی کەمتر بی بەکەلکنایە چونکە بە خۆی احترامی خۆی ناگری کوێ ئەو خەزور و ئەو قەچوە ئەو مارەیەگری. پێم بڵێ خوێندنەوەت لەسەر زێدەبوونی ڕێژەی تەلاق خێزان هەڵدەوەشێتەوە بۆچی؟ زۆر سەکە ئێستا من دەمەوێت ژن لۆ کوڕەکەم بینم دێم پرس لەت دەکەم درم مای فلاکەس دەمەوێت خزماتیەکە بکەم ئەتو ڕاستیم پێ ناری دەبێ ڕاستیم پێ بری ئەو کوڕە ئەخلاقی کووە تریا خۆرە مەشروب خۆرە قومارچیە بەشی زۆری ئەوەیە کە ئەمە کە داوا لە یەکەچی دەکەین پێی دەرێن کاکە ئەمە بەتەمانێک کچی خۆمان بدەینە فلاکەسی کە پێی دەرێن ئەوەی کە ئەمانەتەوە وەڵام نادات زیانەکەی خزمەکەی برادەرەکەی وەڵام ناداتەوە وەنارێتن. باشە پێت وایە کەوایە دەبێت پێشەوەی تۆ زەواز بکەی کاتەکی زۆر کاتێک دەبی کاتەکی زۆر دەبێت و زۆر سژنی هینان هۆر بشان ئەوشان دەبێت تاقیبەکی زۆر بکەیت کچ بە مێردان و ژن هینان دەبێت تاقیبەکی زۆر بکەیت 2 مانگ 3 مانگ 4 مانگ ئێستاوە نییە هەر دەرێ باش لۆ کوڕەکە بینم تەواو کە درێژی بە 2 ڕۆژ 3 ڕۆژی بەبێ تاقیب کاتن نازانی ئەو کابرایە حەبخۆرە دەرمانخۆرە تریاک خۆرە مەشروب خۆرە قومارچیە سەختەچیە دزە هیچ تاقیبی ناکاتن بەبێ ئەوەی تاقیب کاتنی یەکسەر کسەکە خۆی داتێ دەرێ مەلای بینەوە مارەکەچی ئەوە هەتا برێ وەڵا فلان کەس چیژی بەمێردایە. پێم بڵێ تۆ تەمەنێکت هەیە یعنی قسە زۆر جار ینی کۆمەڵگا خەریکە زۆر جار ینی جێبیستیەوە دەبین بەرەو لێکترازان دەڕۆ ڕێژەی تەلاق زۆر بووە بۆ زۆر بووە لەبە نەبوونیە عادی نەبوون ئەگەر لەبە نەبوونی کابرۆ منداڵی خۆ ژنەی تەراقە هۆکارەکە بە جددی مەسەلەی نەبوونی دەبین هۆکارەکە نەسە نەبوونیە. باشە بەس هەندێک لە مامۆستایانی ئاینی دەڵێن کاکە هەندێک لە پیاوان وا ژنی دووەم دێنن ژنی یەکەم تەلاق دەدەن خۆش پەیوەندی بە نەبوونی نییە ناوەوە نییە ناوەگا لەبە نەبوونی بە ئەوەی ناتراخنی بکابرا کو تەراقژنی تینی تەراقەدەعانی فەوری هەمەکە بەمانگە چینە تەراقی ژنەکە ڕایەنەوەستی خوێندنەوەتان لەسەر زێدەبوونی ڕێژەی تەلاق پێت وایە هۆکار چییە؟ بەخوای هۆکار ئەوەیە زۆر بێ هەر زۆری ئەو کابرایە کە ژنی دووەم دەێنێتن هۆکار ئەوەیە کە رازی نییە ژنی یەکەم رازی ژنی بەسە بێت کەچی ئەوەی کابرا عزری هەیە ینی کابرا هەیە لەوانە منداڵی لۆ نەژێتن کابرا هەیە لەوانەیە احتیمال هەیە عزری شەرعی هەبێتن و ینی ئەو ئافرەتەوەکو پێویست نەبی لە ناحیە سەرجەیی ینی تۆ مەسەلەی یاسای فرەژنی هەموار بکرێتەوە باشە پیا ئازاد بێ ژنی دۆمینە لەبەرەوەی کە تەماشا ئەکەین ئەو پیاوەکانی مە هەموو غار دەن بەغدای ژنی عەرەب دەێنن و بەبێ ئەوەی کەوا ژنی یەکەم ئاگادار بێتین کێشەی زۆر کێشەی تەلاق زۆر بێ هەرە زۆری ئەوەیە هۆکارەکە ئەوەیە
کچەکانی مەش بە زۆر بێ هەرە زۆری ڕازنی لە ژنی دوم بینن ینی سەربەهەوێ ناکەن زۆریان ماینەوە قەیلەمان زۆر ئەم بەخۆ لەنا ئەو مۆزوعانەمان قەیلەمان بێحیسابە ینی بێحیساب زیادی کردو مار نییە قەیلە و دوو قەیلە و سێ قەیلە نەبیتن. هاتوومەتە مزگەفتی سەواف لە هەولێر لەم مزگەوتە هەموو ئەو خێزانانەی کە لە سنووری پارێزگای هەولێردانەوێت لێک جیا ببنەوە دێنە ئەم شوێنە لژنەی فتوا هەیە هەماهەنگیان دەکات لە ڕێگای ئەوانەوە بزانن ئەو ژن و مێردە پێک دێن لەگەڵ یەک پێک نان لژنەی ئاشتەواییان هەیە لەگەڵ ئەوەشدا لە کۆتادا ئەگەر نەگەن بە یەک ئەو کاتەی جیا دەبنەوە مامۆستا ژیان سڵاوی خۆی وەرەکات و خۆشبیاخوا چ ڕوو دەدا لێرە چی ئیشێک دەکەن ئێرە لژنەی فتوای هەولێرە سێ بەشی هەیە بەشێکی پێدەوتێ فتووا بەشی فتووا بەشی ئاشتەوایی هەیە بەشی فتووا ئەم شوێنەیە بەشی ئاشتەوای ئێرەیە من بەرپرسی ئاشتەواییم لێرە و بەشی مزگەوتەکانمانەیە کە کەشف دەرەچن بۆ ئەو مزگەوتانەی کەوا خۆتبەی لێ بدرێیا لێ نەدرێیان هەر کێشەیەکی شەرعی هەبێ لیزنەیەکمان شێ بۆ ئەوانە دەرەچێت. باش ئێمە قسەمان لەسەر تەلاقە مامۆستا ژیان ئێستا بازدەوە دەکرێت ڕێژەی تەلاق زیاد بووە وەزارەتی دا دەڵێ زیاتر لە 7,000 خێزان لەگەڵ یەک هەڵشاونێتەوە ینی لە هەولێر دۆخەکە چۆنە چی دەبین؟ دۆخەکە زۆرە تەلاقمان ڕێژەی تەلاق زۆرە ئەم ساڵ لەوانەیە زیاتر بیش لە پارەکە 501 کەسمان جیا کردوێتەوە لێرە وەکو لیژنەی فتوای هەولێر ئێمە 2020 لە 2020 باش ئێستا گەیشتینە مانجی هەشت ڕێژەکە زیاترە بە بەراو لەگەڵ پار لەبەرەوەی چەندی دەوام نەبووە وەکو کەرنتینە بووە ئێستاش تقریبا 246 کەسمان لە یەکی یەکەوە تەلاق داوە جیا بۆ هەتا ئێستا باشە ئەو شوێنە ئەو شوێنی ئاشتەواییە من لەوێن من بەرپرسی ئاشتەواییم باسی ئەو ژوورەمان بۆ بکەیت یانی لە ژووری ئاشتەوایی ڕۆلی چی دەبین ڕۆلی ئەوە دەبینێ ئەو بۆ زۆر جارژنومێ لەگەڵ یەک عاجز دەبن دەگاتە مەسەلەی تەلاق بەڵام لەم ژوورەوە هەوڵە دەین چارەسەریان بکەین بەڵێ. مامۆستا ژیان تۆ باس لەوە کرامە ژووری ئاشتەوای باشە ئەم ژوورە دەبینم چەند مامۆستایەکی بەڕێز لێرە دانیشتۆ و میێوانیشتان هەیە لێرە ئەم ژوورە چەند کەس دەخۆ دەگرێت چۆن ئەم ئاشتەواییە دەست پێ دەکرێت؟ ئەم ژووری ئاشتەوایی دوو ڕۆژ ئاشتەوایی هەیە دوو سەمان و پێنج سەمان بە هەمان شێوە لژنەی فتواش هەر ئەو دوو ڕۆژەیە ینی بەناو ژن و مێردەکان دێنە لاتانیان گریمان ئافرەتێک لە مێردەکەی عاجزە یان مێردەکە لە خێزانەکەی عاجزە دەرکراوە میسالەن گرفتێکی هەیە دەکرێت ئەوان لە دەرەوەی ئەو بازنێن ینی نووسینی ناو یەکسەر بێنە لای ئێوە سکاڵەکە تۆمارکەن یان ناکرێت ئیلا دەبێت لە ڕێی نووسراوە بەڵێ خۆی ئەوانە کە زۆریان مەسەلەن کە دێنە ئێرە دەبێت سەعات هەرش بێ ناویان بنووسن ئەڵێ کێشەمان هەیە ئاشتی بەیانی کە ناوێن نووسن ئێمە مەسەلەن 12 13 جاروای 15 جاروای زیاتریشە تەجیلەکەن بۆ هەفتەکەی داهاتوو ئەوانە ناوێنە نووسین ئێستا تا 11 و نیم هەتا ئێستاوا خەڵکمان بان کردە نازانم چەند کەس ئیمڕۆ هاتووە ئەمڕۆ یەکەم دوو ژنمێ دەکاتن ئەوانەمان سڵح پێکردن یعنی ئاشتەواییمان پێکردن ئەویت کە 1 2 3 4 5 6 7 جیابوونەوە ئەوانە ئەوە لەگەر یەک سڵح ئەمە ئێستا بزانە با پێدەم ئەمە ئێستا لە ئەو عەدەدمان گەیشتیتە 249 کەس حتا ئێستا ئەمە لێرە ژنمێ جواز کراینەوە تقریبا 15 کەسمان یان تا ڕێژەی 20 کەس ئەمە سڵحمان کردی و لە گەیران و پێکمان هیناینەوە ما باقی دی هەمویان جواز بووینەوە لەو 249 کەسە بیستی سڵحە ئەوەی دێتە ئێرەش بەڕاستی هەمویان بڕاندیتەوە لە ماڵێ هەمویان بڕاندیتەوە لە بۆ ئەوەی کە هیچ مەجالەشکێدا نەبێ ئەوانە پێک بێنەوە یان کەبابیان گاز دەکەین کە داچیان گاز دەکەین برایان یان خوشتیان یان هەر کەسێک لەگەری هاتبی وەلی ئەمری وەی کە گازیان دەکەین ئەوانە هەموو من تەلاق یعنی ناخۆشترین وشەیە کە خوا لە قورئان باسی کرد بێ ئەوان چی وەڵامیان ناخۆشترین ئەوەی کە ئیستعمال دەکەن قسەی ئیستعمال دەکەن دەرن مامۆستا لە بینی من و ئەو ژنەی احترام نەمایە ژنەکەش وە دەرێ دەومان یەکدیما سپی بووتەوە
بە هیچ نەوعێک ناتوانین لەگەڵ یەک بژین ئەمە ئەوزان هەر یەکە نەوع ئوسلوبە چی باشە مامۆستا من دەمەوێت بزانم ینی لە مڕی بەڕێز بزانم ئەوانەی کە زۆربەیان داوای تەلاق دەدەن تووشی تەلاق دەبن گەنجن یان بە تەمەنن یەک لە خۆی بە تەمەنشێ ئێستا تازە یەکێکمان بەڕێ کرد تقریبان لە 2000 ژنینە یعنی 21 ساڵە منداڵیان گەورەیە تقریبان حاڵەتی وهامان زۆر لە بۆ دێ بەس ئەکسەریەتیان یعنی لە خوار 18 ساڵە 16 ساڵە ئەو ژنە ناگونجە لەگەر ئەو پیاوە زوو بە مێردان زۆر خەتەرە بەڕاستی بەداخەوە کەلتورێک دروست بووە یعنی لە نێو کۆمەلگای ئێمە ئەو کەلتورە ینی بەشێکی زۆر من لە کچان ئەو کاتێک کە لە کاتی دراست خوێندن یعنی ئاگاداری ئەوە بووم خەڵکێکی زۆر بە تایبەت کچان هەوڵی ئەوە دەدەن زوو پرۆسی ئەوسەر گیری دروست بکەن دەبینیم ماوەیەکی زۆر جارێکی تر هاتمە ئەم شوێنە بینیم خەڵکێکی زۆر داوای تەلاق دەکەن هۆکارەکان چی؟ طبعاً هۆکارەکانی تەلاق یەک لەو شتانەیەکەوە سەرچیە زەواجەکان لە بیدایەت و لە بنەڕەتا بە دروستی نەهاتیە کابرا کوڕەکەی بڕە گەورە بەش نیرۆ دێنیم کچەکەی بڕە گەورەوە بە مێردی دەم بێزاریە یانیش بەعکسەوە دەیەوە کوڕەکەی زوو بێت بە خاوەن ماڵ و منداڵ ناوڵات کابرا هۆشیار نییە نای زیرەک نییە زانان نییە کچی گەورە بوو ڕاست بە مێردی مدە ڕابزانە کەلچی ماڵی هەیە کەلچی مداری هەیە کەلچی بچی خان ماڵک بەڕێوە بە یان کوڕەکەی بڕە گەورە بە بڕە ئیشەکی معاشی پیاکردی لە شێکی باچم ژین لۆ بینم تەواو دامەزێن سەڕێ خۆی لە کۆرکەمەوە نا لە کۆر نابیتەوە خەمی گەورە دەکەیت هەر سەبارەت بە مەسەلەی تەلاق من دەمەوێت جۆرەکانی تەلاق زۆر جار دەکوترێت کاکە ژن و مێردێک لە ماوەیەکی زۆر کووردا زەواج دەکەن پاشەوی یەکسەر لێک جیا دەبنەوە دەچمە لای ئەم مامۆستا بەڕێزە مامۆستا گیان ئێوە ڕۆژانە مرێن هەفتانە مەسەلەی تەلاقتان دێتە پێش وەکو خۆت گوتنی پێم بڵێ ینی ئەغڕب زەواج چییە ینی کە جێگای سەر سوورمان پرسیاربی بۆ ئێوە فعلا یعنی ئەوە زۆر جێ سەر سوورمانە یعنی هیچ بەشەرێک ناتانی بە مانگە چیش تعارف لەگە بەشەرێکی بکاتن کە وەک بیناسی لە شارەزای ناخی ئەو شخصەی بی ئەمە لێرە تەلاقمان کردیە بە 3 ڕۆژ جواز بووینەوە یعنی ژنێک مێردی کردیە 3 ڕۆژ لەکرد مێردی بووە ڕۆژی سێم چوتۆ مالی بابی تەوا ژنەکەی بەجێشە بەێ ئیوەشکە لە چێ بوو لە پیاوەکەیان لە هەردووچەند هەردووچە ممچینە پیاوەکەی ئەگەر بزانە ئەو زۆر کارەسات ئەگەر مێردەکەی عمری گچکە بیتن چونکە ئەو مەسئولیاتە زۆر گەورەیە داکو بابەیە مەسەن دەڵێ ئەمە حەز دەکەین نەوەکەمان ببینی کوڕەکەمان ژنەکەی لۆ بینن نەتیجەکەی فەرموو 3 ڕۆژ ماوە لەگەڵ ژنی خۆی دەڵێ ئەم لەو ژنم ناوێتن بەجێ دێتن یەکەچی دیز عینەن ئەوها کە تەلاقماندا 20 ڕۆژ ماوە لەکن مێردی یعنی ئەمن بەخۆم سوالم لە ئافرەتەکەی کرد بە 20 ڕۆژیان لە پیاوەکەی سوالم کرد بە 20 ڕۆژی چۆنتان ئەنگۆ یەکگریتان بناسن و کو ئەو شەڕە دروست بوو و ئەو نائحترامیە دروست بوو ئەو بێزاری دروست بوو لە بینی تو بینی ژنەکەت بەس پێدوانیە مامۆستاوانەی 3 ڕۆژەیان 20 ڕۆژە کێشەی قوڵتر هەبی لەوانەیە بۆ باسکردنی بۆ ئێوە کێشەکەی بزانێت چێ یەکەم بەڕاستی درێژکردنەوەی فترەی خوتوبەی زۆر خەتەرە یعنی ئەو فترەی خوتوبەی کە لەگەر یەک دەمێنن خوتوبەی درێژ نەکەن دووەم شت مامۆستا چیتر کە گەورە بەیان گچکە بێ کوڕەکە گەورەبی کچەکەش گەورە یعنی بزانە ئێستا حالێن ئێستا موالید 96 ئێستا موهەنە لە بۆ ژنی بەس وەرە ئەتوو موالید 2000 بە مێر دەدەن موالید 2005 بە مێر دەدەن یان ژن لە بۆ دێن مامۆستا ئێستا 21 ساڵە پێدوانی سێ متەوەستە ئافرەتەکە بە مێردیدایە یعنی باوەڕ بکە ئەگە پێی برێ پرۆسەی زەواج يعني نازاني شرح يعني بوليسي ناوندي بميردي دايو فشلشان هنا وزور بجواني بابا كي هادو لان خوان بول اوانا ليك ببنوا يعني مشكله قورت نبيتن دروز نبيتن يعني او ناتفاهمي بين جن ميردي براسي كارسات دروز كارسات زور باشا ما مستمن قصه سر يا سيف رجني دكم يعني او يا ساي زور زار قلي دكري دلنم يا ساي لا حكومتي هرم وزارتي دادري كردوا ژنی یەکەم بۆتە قوربانی مامۆستاجیان ئەو حالەتانە زۆرە بۆ نمونە کابراەک لەگەڵ خێزانەکەی چەند ساڵێک ژیان بەسەر دەبێت پاشان لە بەخاتری ژنی دووەم یەکەم تەراف بدە هەر ئەمڕۆ ینی ئەمڕۆکە قلێکی ئەو هەمانجیا کردێت 5 ساڵە زەواجیان کردێ دوو منداڵیشیان هەبوو گەڵێ هەوڵماندا
پێشتر دیارە ئەو کوڕە پەیوەندی لەگە کچێکە بۆ دوای ئەم خێزان ئافرەتی تری هێناوە بە دڵی نەبووە هەر بە هیلاکەت هێتا ئێستا هێنایان ئەمڕۆکە ئێستا ئەرە ئللا ژن لێدەم ئەوان دەرێن نابێژت بێنی ئیترە بێتە شێرسەیان ژنەکەی یەکەم قوبولی نەکرد ژنەکە یەکەم قبول ناکات جیایەکەنەوە جا دەبنەوە ئێستا چێ بوو بە قوربانی ئەو ژنی یەکەم بوو بە قوربانی بوو بە قوربانی بەڵێ دکتۆر بەسەلی تەلاق یعنی بەردەوام زەنگێکی مەترسیدارە لەسەر کۆمەلگا ماوەیەکی زۆرە هۆشداری ئەوە دەدرێت کە ڕێژەی تەلاق ڕۆژ بە ڕۆژ زیاتر دەبێت ئێوە وەکو ئەنجومەنی باڵای فتووە وەکو سەرۆکی ئەنجومەنەکە خوێندنەوەی تایبەتتان چییە لەسەر زێدەبوونی ڕێژەی تەلاق بيشكي بخير بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة على سيدنا رسول الله وعلى آله وصحابته ومن والاه بيقومان حقيقة زنجي مترسي دار روج وروج برو أو ترسى زياتر أبي وروج وروج أسرة خزان لكردستان عبرو خلوش عنه أروال برشان هو كارك كتا استا أوكو بيوست دزقا بيون دار كان نشون به حنايا وإما الزور لزور بوارا رومان كردوه توا لفتوى باس مان كردوه حتى دانشتن مان كردوه لقل لانا تايبت من دكان لم بواردا أسباب زورة يكي لو أنا باري أبوري خزانة كان ككاريگەریەکی مترسیداری هەیە یەکێ لەوانە زوو بە شودانی کچ زوو هاوسەرگیری پرۆسی هاوسەرگیری دەستپێکردن تەمەنێکا کە عقڵیەتێک نضوجێکی فکری و عقلی وایان نییە دواتر زووش لە بچووکترین شت ئەترازێ ئەوە هەرماوە لەگە بەداخەوە ئەوە هەر لە بەعزە جێگا هەرماوە یەکێ لەوانە بواری تەکنۆلۆژیای سەردەم سایتەکان و تۆڕە کۆمەڵایەتەکان کە کاریگەریەکی زۆر خراپی هەیە لەسەر خێزان و بۆتە ئەسبابی تەلاقدان یەکێ لەوانە بەگشتی دراماکان بەڕاستی ئەو درامانەی کە نمایشەکرێ لە لە کەناڵە ناوخۆیەکان و بەشێکیش فەزایەکان ئەمانە کە زۆر پیان طبیعیە خەڵکی نازانێ ئەوە تەکبیر نییە تۆ بێنی بربەستی تون دابنی لەو پێناوەدا چونکە هەموو شتێک کە تون دەکرد لە مقابل كل ممنوع مرغوب اما واي كردووە کابرا کە نەتوانێت ژنێکی تر بێنێ بە یاسایی و بە ئاسایی ئەچێ ئەو تەلاقەدا و ژنێکی تر دێنێ ئەمەش طبعا بەدیلێکی خەتەرە یاساکە وای کردووە یاساکە تەلاق زیاد بکە یاساکە وای کردووە بۆ کابرا مصرە لەسەر ئەوەی کە ژنێکی تر بێنێ بۆیشی ناچێتە سەر شەرتێکی مستحیل دانراوە کە بێ خێزانی یەکەم ڕازی بێ خێزانی یەکەمیش ڕازی نابێ ئەمەکو تعلیق بە مەحاڵ وایە کە ڕازی نابێ ئەویش مصرە لەسەر ئەوەی کە هەموو کەسێ وەکو یەک نییە هینوای پێویستی بە دوو ژن هەیە هینوای پێویستی بە زیاتر هەیە هینواشەیە پێویستی بە یەک ژن هینواشەیە پێویستی هەر بە ژن نییە ئێمە داوای هەموارکردنەوەی یاسای باری کەسی دەکەین بە شێوازێک لەگەڵ واقعی کوردستانە بگونجێ و لەگەڵ شریعەتی پیرۆزی ئیسلام تەصادم نەکە ئازاد بێ ئەگەر ویستی بیکات بە دوو ژن پێویست بە ڕێو شوێنە توندا یاسایی ئەوەندەی کە شریعەتی ئیسلام مەرجی بۆ داناوە کە عەدالەتە چۆن ینی بەس پێم بڵێ چۆن دوو مەرجی هەیە یەکێکیان نەفەقەی هەبێت نەفەقەیەکی پێویستی هەبێ بە مەحاکیم لێکۆڵینەوە بکەن لەو کەسێک کە داوای ژنی دووەمەکە ئایا دەرەقەت دێت دوو ئوسرە بەخێوکایە خود هەر مجرد داوایە ئەگەر دەرەقەت هات و ئیسپاتی کرد ئەمە مەرجی یەکەمیان بێ مەرجی دووهەمیشانەوەی کە عەدالەت بزۆڵێتەوە لە نێوانیان شەرتی جەعلی هەڵبگیرە شەرتی شەرعی جێبەجێ بکرێت شەرعی شەرعی گرنگە چونکە ئێمە ئەگەر التزامان بە شریعەتی خواوە هەبێ هیچ مشکلە نابێ ئێستا پێش هەموو مەحاکیم ئەزانن حاکمە بەڕێزەکان ئەزانن ئێمەش وەکو ئەنجومەنی باڵای فتووە بە دوواداچوونمان کردووە پێش هەموارکردنەوەی ئەخیری باری کەسی یاسای باری کەسی ڕێژەی تەلاقدان زۆر کەمتر بوو تێنە دەپڕی لە 2000 ئێستا لە 7000 ساڵانە ئەوەی کە بە ڕسمی جیابوونەوە ئەنجامدا تێپەڕیەوە جگە لەوانی کە لە دەقەکانی ئێمە و ئەمانە خاڵێکی تری یاساکە کە پێویستی بەباری بە هەموارکردنەوە هەیە مثلەن بواری زیاتر بدرێ بە ژن و پیا و ئێستا لە شریعەتی پیرۆزی ئیسلامە چەند جار ئەم دوانە دێن داوا دەکەن ئێمە لە ئەنجومەنی باڵای فتووە لە لەقەکانمان لەو هەژدە لەقەی کە هەمانە لەسەر تاسەری کوردستانە لە زاخەوە بۆ خانەقین ئێمە چەند جار ناڵین هەر دیسان بەجارێکی تریانە دەینێ بە نەسیحەتیانەکەین ئامۆژگاریەکەین جاری وا هەیە چێتە ساڵێک دواتر خۆیان بێتاقەتە بن و ئیتر دێنەوەڵن ئاش دەبنەوە طبعا مەسئلەی غەضەب و تۆڕەبوون و ئەمانە کاتیە
خاڵێکی تر لە ئەسباب ئەوەیە کە خەڵکی دوور کەوتۆتەوە لە قیەمی بەها پیرۆزەکانی ئاینی پیرۆزی ئیسلام وەکو پێویست پابەر نییە خۆڕاگری قیەمێکی گەورەیە لە ئیسلامە لە یەکبردن قیەمێکی گەورەیە قەناعەت و ژیانێکی ئاسوودەگی و قەناعەت یەکتر خوێندنەوە ئەمانە هەمووی بەهای پیرۆزە لە ئیسلامە ئێستا وەکو پێویست ئەوە ناکرێت کە ئەو ڕۆژە ئەو مانگە ئەو ساڵە ئەو پیاوە بە نەوعێک لێ بکەوێ کەسابەتێکی باشی نەبێ وەزیفەیەکی باشی نەبێ ژنەکەی دانانیشە لای ساڵ لە دوای ساڵ ڕێژەی تەلاق لە نێو هەرێمی کوردستان بەرز دەبێتەوە بەشێک پێیان وایە ئەمە کرانەوەی کۆمەڵگەیە ئیتر کۆمەڵگە دەبێت بەم قۆناغە تێپەڕێت بەڵام یەکێتی زانایانی ئاینی ئیسلامی کوردستان کۆمەڵێک هۆکار دەخاتە ڕوو لەوانە پرسی ئابووری یاسای فرەژنی مەسلەی تۆڕە کۆمەڵایەتیەکان دراماکان کۆمەڵێک هۆکاری دیکە کە وای کردووە ژیانی هاوسەرگیری و ڕێژەی تەلاق لە نێو کوردستاندا ڕێژەی تەلاق زیاد بکات هەمووان لەگەڵ ئەوەن دەڵێن پێشکەوتنی هەر کۆمەڵگایەک بە پێشکەوتنی خێزان و دروستکردنی خێزانە بە پێچەوانەوە ئەگەر بێت و حکوومەت دووریان نەبێت لە هەموارکردنەوە یاسای فرەژنی کە یەکێتی زانایان پێی وایە دەبێت یاساکە هەموار بکرێتەوە و لە باشکردنی دۆخی ژیانی هاوڵاتیان ئەمە بە شێوەک لە شێوەکان کاریگەری لەسەر خێزان دەبێت و لە کۆتادا کۆمەڵگە بە شێوەیەکی گشتی زەرمەند دەبێت تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەست پێ